لای راپۆرتێک لەسەر خولی لەبەرکردنی قورآنی پیرۆز لە ناحیەی خەلیفان کە پەیامبەرمان ئازاد و مەراوەیی بۆی ئامادە کردوین کە دیارە ناوناوەیە لەگەڵ هەموو وەرزەکاندا خولی جیاوازی پەروەردە و خولی لەبەرکردنی قورآن لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە بارگەکانی کۆمەڵی ئیسلامیدا بوونیان هەیە کە لە خەلیفان دیارە خولێک بۆ لەبەرکردنی قورآنی پیرۆز کراوەتەوە و شێوەی ڕابردوو کۆتایی بەم خولە هێنراوە کە ئازاد راپۆرتێک یافیتیشی بۆ ئامادە کردوین پێکەوە بینێرەوە ڤیدیۆ دەبین. بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجح البصر هل ترى من فتور ثم ارجح البصر كرة ينقلب إليك البصر خاسئا وهو حسير ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين وأعتدنا لهم عذاب السعير. هەڵبەتە ئێمە وەک کۆمەڵی ئیسلامی سەرەتا کاری سەرەکی کۆمەڵی ئیسلامی داوایە داوە بانگەوازەوە تا ئاشناکردنی خەڵکە بەخوا لەژێر ڕۆژنایی فەرمودەی خەیرکم من تعلم القورآن وعلمه ئەو فەرمودەیە هانی دەنکەوە ئێمە ئەگەر پلە و پۆستی باڵاشمان هەبێ هەر خۆمان بە خزمەتکارێکی متەوازعی ئەو قورآنە بزانین ڕۆژێک خولی حفزی قورآنە و ڕۆژێک خولی فێربوونی قورآنە و ڕۆژێک خولی فەرمودە ناسیە و ڕۆژێک تەزوید و چۆنەتی خوێندنەوەی قورآنە بۆیە ئێمە بەڕاستی ئیشی سەرەکی ئێمە خزمەتکردنی قورآن و حەدیسە ئەو فەرمودەی پێغەمبەری خوا دەفەرمێت تەرەکت ما ئین تەمەسەکتم بهما لەن تەضیلوا ئەبەدا پاش خۆم شتێکم بۆ بەجێهێشتون ئەگە دەستی پێوە بگن قەت گومڕا نابن ئەویش کتاب الله وسنة نبیه ئەو فەرمودانەوای لە ئێمە کردوکەوە ئێمە سپۆنسەری سەرەکی خزمەتکردنی قورآن و تەفسیر و هەروەها ڕاوە و کەلیماتی قورآنیش بین وەلله الحەمد کۆمەڵی ئیسلامی لە کاری دەعەوی لە پێشەوەیە. ئێمە کۆنجمەلی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵەشەکانماندا بەردەوامی لە چاڵەشەکانماندا ئەم جارش چاڵەشەکەمان کردنەوەی خولێک بوو خولی قورآنی پیرۆز کە سوورەتی موڵک بوو لەلایەن بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردی سەرپەرشتی کردو لێرەوە دەستخۆشی لێ یەکەین خوای گەورە پاداشتی داتەوە و ڕێژەیەکی زۆر لە برایان لە خوشکان بەشداریان کرد خوای گەورە پاداشتیان داتەوە ڕێژەکەشمان گەیشتە 140 نەفەری خوای گەورە پاداشتی هەموو لایەنشی دەستیان خۆش بی کاتەکەش مانگەشی خایاند. بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا من وەکو قوتابیەک بەشداریم کرد لەم خولەیە تێیدا ئەم خولە بۆ ماوەی مانگێک بوو توانیم ئەم قورآنی پیرۆز کە سوورەتی لەبەرکردنی سوورەتی مولک بوو توانیم بە ماوەی مانگێک ئەلحەمدولیلا لەبەر بکەم و یەکێک بم لەوانەی کە لە پلەی یەکەمەکان بووم پشتیوان بە خودای گەورە هیوادارم لە داهاتوودا ئەو کوڕ و کچانە ئەو گەنجانەی کە زۆر یعنی ئاڵودەی سۆشیال میدیا ئەوانە بوون بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و هەزار شکر و سوپاس و شتایش لۆ خوای گەورە و میهرەبان کەوا دەرفەتی پێداین توانیمان بە لەبەرکردنی سوورەتی موڵک وەکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووێ کەوا هەر کەسێک شەوانە بیخوێنێ لە ئاگری دۆزەخ مەحرومە بێ لە ئاگری دۆزەخ ناشتێنێ ئینشاءالله یعنی بەڕاستی خۆمان بە خۆشحاڵە زانین هیوادارین ئەو خوڵانە بەردەوام بن ئەوەی کردومانە لۆ خوای گەورە و میهرەبانە ئینشاءالله ئەجر و پاداش لای ئەوە.